ئێمە ئەمڕۆ تەورێکمان هەیە لەسەر بابەتێکی زۆر گرنگ کە ڕۆژی جیهانی زانست بۆ ئاشتی و گەشە پێدان هەمیشە ئەم ڕۆژە بە بەرزی ڕاگیری و بزانین ئەم ڕۆژە لە کێوە دیاری کراوە و لەم نێوەندەشە بتوانین کۆمەڵێک گفتوگۆ بکەین لەسەر زانکۆکان و ناوەندە ئاکادمیەکان و زانکۆی سلەیمانیش توانیویەتی چەند ساڵێکە پلەیەکی باش بەدەست بێنێت ئەمەش بێگومان بە هەوڵی نێو زانکۆ و سەرۆکایەتی زانکۆ و پرۆفیسۆر و مامۆستا و دکتۆرە بەڕێزەکان و خوێندکارانیش کە توانیوانە هەماهەنگیەک دروستکەن بتوانن ئەم ئاستە باشە بەدەست بێن ئەوەی کە گرنگە ئێمە تا چەند توانیومانە لە ڕووی ئەکادمیەوە ئەم هەوڵە چڕترکەینەوە بۆی کە بتوانین لەو پلەبەندی کە لە جیهانە لە نێو زانکۆکانە هەیە قۆناغی باشتر بڕین کە قۆناغی زۆر باش بڕاوە و لە نێو ئەو کارانەشی کە ئەکرێ لە ڕووی ئەکادمیەوە تا چەند پێشکەوتنی پێوە دیارە لە نێو زانکۆی سلەیمانیا و هەوڵی مامۆستا و دکتۆرە بەڕێزەکانی تا چەند گرنگە بۆی کە ئەم بابەتە چڕ بکەن و کاری لەسەر بکەن ئەمەش بتوانین ئێمە ئەمڕۆ زانیاری زیاتر وەرگین بە میوانداری مامۆستا هێمن حەسەن پسپۆڕی بواری کیمیایی و دەرمانسازی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە مامۆستا گیان سڵاو لەوێ سپاس بە ئامادەبوونت زۆر بەخێر سەرەتا پێم خۆشە باسێکی ڕۆژە جیهانیەکە بکەین ئەم ڕۆژە چۆن دیاری کرا و چۆن کاریان لەسەر کرد ئەگەر ڕوونکردنەوەمان بێت لەسەر بەڵێ وەک جەنابەت ئاماژەت پێدا ڕۆژی جیهانی زانست کە ئەم ساڵ دروشمەکە ئاشتی و گەشە پێدانە ئەکاتە دەی مانگی یانزەی هەموو ساڵێک لەم ڕۆژەدا چەند دروشمێک دیاریەکرێ کاری لەسەرەکرێ بۆ دەیەک دروشمی ئەم دەی 2024 بۆ 2033 ئاشتی و گەشە پێدانە ئەم ڕۆژە وەکو یاداوەریەکە بۆ زانای بەناوبانگی هندی کە یەکەم کەس بوو نۆبل پرایزی هێنا لە ساڵی 1930 بۆ دۆزینەوەکەی لە ساڵی 1928 کە ڕامان ئیفکت بوو دوجار ئەم دۆزینەوە بۆ هۆی پەرەپێدان بە تەکنەلۆژیای ڕامان سپێکترۆسکۆپی کە ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە دیاریکردنی جۆرێکی و بڕەکی مادە کیمیایەکان و دەرماندا خۆشبەختانە توێژەرەکانی خۆشمان لە کوردستان درێژیان بەو ڕەوتەی هەمان زانای ناوبراویاوە و ئیشی لەسەرەکەن لە دنیادا ئەم ڕۆژە ڕۆژێکی گرنگە چونکە هەموو جیهان پێکەوە گۆڵێک دانێن کە زانست لە پێناوی ئاشتیدا بەکاربێت زانست لە پێناوی گەشەپێدانی بەردەوامی کۆمەڵگەدا بەکاربێت و سوودی لێ بینرێ و توێژینەوە زانستیەکان جێبەجێکردنی کاریگەریان لە مەجای ئاشتیدا هەبێت زۆر باشە جا مامۆستا هێمن ئێمە هەندێک جار بەداخەوە لەم سەردەمەیە گوێمان لێ ئەبێت هەندێک لە کەسەکان سەرباری ئەوەی کە کاروانی زانست خەریکە بەرەوە پێشەوە ئەڕوات ئەوان هەندێک جار بێمتمانەیان بۆ دروست ئەبێت یاخودوە منە هەندێک جار ئەڵێ زانست خۆڵی کردوێتە چاومان تا چەند ئەم تێڕوانینە ئەبێ کاری بۆ بکرێت بۆ ڕاستکردنەوەی و ئەبێت چۆن ئەم تێڕوانینە هەر ڕاست بکرێتەوە دروستە زانست خۆی بۆ خۆی چەکێکە کرێ فرە ڕەهەند بێ ئەتوانرێ بێلایەن بێ ئەتوانێت بە باش بە خراپ ڕۆڵ بجێڕێ لە کۆمەلگا لە ئاشتیە لە شەڕە لە وێرانکاریە لە ئاسوودەکردنی ژیانی مرۆڤەکانە ئێمە بەبێ زانست نەمانەتوانی بەردەوام بین لە ژیان نەمانتوانی پەیوەندیکەین کەس نەی ئەتوانی ئێمە ببینێ لێرە و هەر بەبێ زانست تەندروستیمان ناتوانانی بە بەردەوامی بهێڵینەوە لە ژینگەیەکە کە پڕە لە بوونەوەری مایکرۆیی زیان بەخش بە ئێمە و هەروەها ناشبێ بیشارینەوە کە زانست زیانی گەیاندووە بە کۆمەلگا لە ڕووە پیشە سازیەکەوە تەمەن بەکارهێنانەکە ڕۆڵە بینێ بۆی وتم بەکارهێنانی کاریگەر لە بواری ئاشتی و گەشە پێداندا ئەکرێ ئێمە لە زانستێکە ئیشکەین قاڵبینەوە جەختی لەسەرکەین کە سوودی بۆ کۆمەلگەکەمان هەبێ و هەرە و زانستەی کە بە زانستێکی خراپدانین ئاسایشی نەتەوەی پێپارێزین ئاسایشی ئەلکترۆنی پێپارێزین سنووری وڵات و سەروەتەکەی پێپارێزین سەروەری وڵاتەکەی پێپارێزین بۆیە زانستەکە خۆی خراپ نییە بەکارهێنانەکەیەوە ناکرێت لەبەر ئەوەی لە ساڵێکە لە 360 ڕۆژە 100 ڕۆژ لە وڵاتێکە لە شوێنێک شەڕەکەیە یا لە 210 وڵاتە لە وڵاتێک لە دوان لە سیان شەڕ هەیە بە بۆنەی داهێنانێکی زانستیەوە ئەوانەی ترمان بیر چێتەوە کە ڕۆژانە لە نان و ئاو گرنگترن بۆ ئێمە بەکاریان هێنین زۆر باشە کەواتە ئێمە کە باسی زانستەکەین ئەگەڕینەوە بۆ ناوەندە ئاکادمیەکان ئەویش زانکۆکانن ئێمە مامۆستا توانیمانە لە نێو زانکۆکانی هەرێمی کوردستانە بە شێوازێکی باش ئەم زانستە سوودی لێ ببینین و بتوانین بیکەین بۆ چەکەی کە بەڕێزت باسەکەی کە بێتە بەرگریەک و کۆمەڵگاکەمانی پێبەرە و پێشەوە بەری بێگومان زانکۆکان خۆی لە ئەسڵا بێ think tank بنواتە مەخزەنی بیرکردنەوەی کۆمەلگاکە بن لە بری کۆمەلگاکە بیرکەنەوە لە بری کۆمەلگاکە استراتیج دابنێن لە بری کۆمەلگاکە چارەسەری کێشە دابنێن من ئێستا کە
خۆم مامۆسام لە زانکۆی سلێمانی وەکو زانکۆی سلێمانی قسە بکەم لەسەر ئەمە ئەتوانین فەخر بەوە بکەین و شانازی بکەین بەوەی کە خزمەتکاری میلەتەکەمان بووین و توانی ومانە لەسەر نەخشەی زانستی جیهان هەرێمی کوردستانی عێراق بەرینە پێشەوە بە ئاستێک کە زانکۆی سلێمانی ئێستا یەکەمی سەرئاستی هەموو عێراقە و تموحی بەرزتر و باشتریشمان هەیە. لە کاتێکا لە ساڵی 2012 ئێمە ڕیزبەندی 6,000مان هەبوو لە کۆی 13,000 زانکۆ لە جیهاندا. باشە تەنها لە ماوەی 12 ساڵە ئێمە لە ڕیزبەندی 6,000ەوە هاتوینەتە ڕیزبەندی 1,001 لە جیهاندا. تەنها لە 2 ساڵی ڕابردووە لە 2995ەوە هاتوینەتە 1,001. ئەمە دەستکەوتێکی گرنگە. ئەمە بەڕەنج و ماندووبوونی ستافەکان، توێژەرەکان، مامۆستاکان، خوێندکارانی ماستەر و دکتۆرا و ستافە بەڕێزە ئیداریەکان و بێگومان خوێندکارانی بەکالۆرۆسیشماناتۆ چونکە ئەوانیش توێژینەوەی ناوەزە و ئاسبەرزی ناوخۆی و نێودەوڵەتیان هەیە. زانکۆی سلێمانی ڕۆڵی کاریگەری هەبووە لەوە نەک هەر بە ڕانکین و بەرزکردنەوەی ئاستی خۆی بەڵکە خزمەتیشی بە کۆمەڵگە کردووە لەگەڵ یا بە شێوەی ڕاستەوخۆ. دانێ ئێستا ژمارەی زانکۆکان لە ئاستی جیهانە زۆر زیاتر بوو بێتەوە تا ڕکابرایەتەکە چۆنتریش بوو بێتەوە. 13,000 زانکۆ هەبووە لە ساڵی 2012 ئێستا 25,000 زانکۆ هەیە. 13,000 ئێستا تۆمارکرا و دانپێنراون. ئێستا ئێمە لە 13,000 دانپێنراوەکە لە 1,001 لە ڕیزبەندیەکە و تموحی زیاتریشمانەوە لە ڕیزبەندی شانگهایە کە ئەویش ڕانکینێکی معتەبەرە لە عالەمە بۆ زانستی مادەکان و ئەندازیاری 400مین لە عالەمە. بەڵام زانکۆ عینەن شت لە 400 زانکۆی جیهانین لە زانستی مادەکان و ئەندازیاری لە ڕیزبەندی شانگهای کە ئەمەش ڕقمێکی زۆر کاریگەرە. 400 لەناو چەند زانکۆیە؟ 13,000 زانکۆکەی کە باسم کرد کە ئۆسنتیکن. با بڵێن ئاستە بەرز و باڵانە ئایا هیوای ئەوە هەیە بکرێت کاری زیاتری بۆ بکرێت ئاستەکە بهێنرێتە سەرترەوە؟ ئەگەر هیوا هەیە بەچی ئەکرێ؟ بێگومان سوپاس بۆخوا و سوپاس بۆ سەرکردایەتی زانکۆ کە قسەیەکی جوانی ئیسحاق نیوتن هەیە کە پێشترزانەیەکی موسڵمان کردوێتی ئەڵێ ئەگەر ئێستا من زیاترە بینم مانای ئەوەیە لەسەر شانی ئیملاقەکان وەستاوم. پێش بەڕێز دکتۆر کۆسار بەڕێزانی تر ڕەنجێکی زۆریان ناوە و جەنابی دکتۆر کۆسار سەرۆکی ئێستای زانکۆ هەوڵێکی بێوچانەدا بۆ ئەو هەوڵانەی پێشتر دراون بیان گەینێتە مەنزڵێکی باشتر و بەرزتر و هەر ئەو هەوڵە شەوای کردووە کە ئێستا ئێمە لە 1,001 عالەما بین و بڵین یەکەم زانکۆی عێراقین لە کاتێکە زانکۆی سامەڕا زانکۆیەکی زۆر کۆنە مێژوەکەی 600 ساڵ زیاترە هەیە. زانکۆی ئێمە لە ساڵی 1968ەوە هەیە دوسێ جار ڕاگوازراوە، جارێک قەسف کراوە، جارێک خوێندکارەکانی دەرکراون، جارێک مامۆستاکانی دەرکراون، چەند جار بەر تۆپباران و هێرشی دوژمنکارانی ڕژێمی بەعس کەوتووە. ئەم هەموو ڕاگواستن و ناڕەحەتێشی پێوە بێ لە 68ەوە بۆمان حساب بکەن 56 ساڵێکە پێم وابێ کە تەمەنی هەیە و لەو ڕیزبەندیە بەرزایە بۆ وڵاتانەی کە هیچ کاتێ لە شەڕا نەبوون و لەگەڵ ئێمە شازانکۆکانیان دامەزراوە زۆریانەوە ئاستەی ئێمەیان نییە. ئەمەش بە شەو نخونیەکی زۆر کراوە. ئەگەر بکرێت شتێک لەمە باشتر کرێ پێویستمان بە سربەخۆی زیاتری کارگێڕی و داراییە بۆ ئەوەی پارەی زیاترمان لە بەردەسا بێ بۆ ئەوەی سەلاحەتی زیاتریشمان هەبێ ڕاستەوخۆ مخاتەبەی ناوەندە زانستی نێودەوڵەتیەکان کەین. ئێستا زانکۆی سلێمانی سنتەری توێژینەوەی سینی لێیە، ئەمریکان کۆرنەری لێیە، DAAD لەوەیە، ئەکادیمیای دۆچلاند لەوەیە، چەندین وڵاتی تر نوێنەرایەتی خۆیان هەیە لە ناو زانکۆ. ئەنجومەنی بریتیش کانسڵی ئەمریکا بەریتانیا عفوان لە زانکۆی سلێمانی ئەم موسسە گەورانە ئێستا لە ناو زانکۆی سلێمانیان ڕاستەخۆ تەلەبەکانمان نەتوانێ بیبینێ و ئیشیان لەگەڵاکە و سوود لە خزمەت گوزاریەکانیان وەرگێ و پرۆگرامی ئەکسچێنجی هەنێکیان بێبەرانبەریشان هەبێ لەگەڵیانە. ئیراسمەس هەیە لە ناو زانکۆی سلێمانیە. ئەمانە هەمووی یەکسانە بە ڕاستاندن و دانپێنانی زانکۆی سلێمانی کە ئەگەر سربەخۆی کارگێڕی دارایی هەبێ من دڵنیام لەوەی لە چەند ساڵی ئایندا بە ئاسانیینە 500 ئۆڤەرئۆڵی عالم. زۆر باشە لەگەڵ هەموو ئەم دەستکەوتانەیە و ئەم هەموو شوێنە گرنگە لە ناو زانکۆی سلێمانیان مامۆستا پێمان بڵێ ئاستی خوێندکاران لە ڕووی زانستەوە لە ڕووی ئەکادمیەوە تا چەند لە ڕووی توێژینەوەکان و لە ڕێی ئەو بابەتانی کە کاری لەسەرەکەن لە ئاستێکی باشایە و ئەتوانین بەو ئاستە باشەی ئەوان ئەم نازداوانە جارێکتر بەدەست بێنین. بێگومان ئەم
هەوڵمان طبعاً پێش هەموو شتێ ئەگەر تەلەبە نەبێ ئێمەش نین ڕاست دەرس بە کێ بڵینەوە خزمەتی کێ بکەین یاخود توێژینەوە لەگەڵ کیا بکەین ئەگەر خوێنکاری بە کالۆرۆس نەبێ ماستەر و دکتۆرایش نەبێ بە کالۆرۆس و ماستەر و دکتۆراش نەبێ زانکۆ بینایەکە و هیچی تر لە مۆڵێک یا لە شوێنێکی کە زیاتر نییە بەڵام ئەوەی کە پیرۆزییاوە بە زانکۆی سلێمانی خوێنکارەکان و فێرخوازەکان و زانستەکەیە کە لەوێ کۆ بۆتەوە گلەییمان هەیە لە کاریگەری و بەرکەوتەی تەکنۆلۆژیا و گلۆبالیزیشن لەسەر خوێنکارەکانمان بەڵام هەر ئەو خوێنکارانەمانن کە ئێستا لە زانکۆکانان و توێژینەوەکانن لە گۆڤارە زانستی نێودەوڵەتەکانە بڵاو بێتەوە بۆیە تا ئێستش خوێنکارەکانمان جێگای فەخرن جێگەی تەقدیرن زۆر جار من پیان ئەڵێم ئێوە لە ئێمە باشترە بن چونکە ئەو فرسەتەی بۆ ئێمە ڕێکەوتووە بۆ ئێوە ڕێکەوتووە بۆ ئێمە ڕێنەکەوتبوو و ئەوەی ئێمە ئەتوانین بۆ ئێوەی بڕەخسێنین پێشتر بۆ ئێمە نەڕەخسێنرا بوو بۆیە بەو تەدەڕوجێ کە ئێمە هەوڵەدەین باشتر بن لە ڕابردووی خۆمان ئەوان باشترە بن لە خوێنکارانی ڕابردووی پێشخۆیان ئینشاءالله ئیشەڵڵا کەواشە بێ مامۆستا هێمن چ لە زانکۆی سلێمانی چ لە هەرێمی کوردستان لە زانکۆکانی تا چەند هەوڵ درراوە ئەو زانستەی کە فێری فێرخواز و خوێندکارەکرێت یان ئەو توێژینەوەی کە لەوێ ئەکرێت توێژینەوەیەکی کردداری بێت کە وا بکە کوردستان زانکۆکانی تەنیا وانە بێت شوێنێک بۆ وانەوتنەوە یان سوود وەرگرتن لە زانستێک کە لە دەرەوەی وڵات بۆی هاتووە خۆشی شتێک بخاتە سەر زانست لە ئاستی تەنانەت نێودەوڵەتیە دروستە پرسیارێکی جوانە دەستت خۆش بێ زانکۆی سلێمانی دوو گەشەی کردووە گەشەیەکی ئاسۆیی لە ڕووی فراوانکردنی کامپەکانی بۆ 5 کامپ کۆلێژەکانی بۆ 21 کۆلێژ 84 بەش نزیکی 23,000 قسوور خوێنکار بەس بە ئۆنلاینکردنی زۆربەی سیستەمەکانی کارکردن لە ناو زانکۆدا خۆشبەختانە ئەم گەشە ئاسۆیی کردووە گەشەی ڕانکین و ئاستە نێودەوڵەتیەکان و دانپیانانە نێودەوڵەتیەکان کە بە هیواین لە ئایندا خوێنکارانی زانکۆی سلێمانی بتوانن ببنە خاوەنی دوو بڕوانامە دوای ئەوەی بە کارۆرۆسەکەی تەواوەکە لە کۆلێژێک لە پسپۆڕیەکی دیاریکراو ئەم کۆلێژە دانپیانانێکی نێودەوڵەتی زانکۆیەکی دەرەوەی وڵاتی ئاستبەرزی هەبێ کە خوێنکارەکە بتوانێت چەند تاقیکردنەوەی لەوێ بکە و بڕوانامەی ئەوێش بەدەست بێنێ لە هەمان کاتا بە کالۆرۆسەکەی ئێرێ هەیە بە کالۆرۆسێکی دەرەوەی هەبێ ئیش لەسەر ماکەین و هەوڵی بۆ دەین سەبارەت بە پرسیارەکەی جەنابتان چی کردووە بۆ کۆمەڵگا زانکۆی سلێمانی ئێستا لە کێبرکەیەکی زۆر باشی ناو زانکۆکانی هەرێمی کوردستانەیە لە بواری بەڕێوەبردن و جێبەجێکردن و بەرەو پێشبردننی ئاسایشی کیمیایی کە بەشێکە لە ئەمنی قەومی وڵات کە ئێمە ئەگەر کۆنتترۆلکردن و پاراستنی مەوادی کیمیایی و دەرمان بە شێوەیەکی دروست و تەندروست نەبێ ئەگونجێ زیانی هەبێ یا ئەگونجێت دووەم بەکارهێنانی هەبێ کە لە بوارێکی شەڕەنگێزی یا تێکدەرانەدا بێ لە بواری ئاسایشی ئەلکترۆنیە چەند بەڕێزێکمان سەرکەوتوانە توانیوانە چینی تیرۆریستی لە هەرێمی کوردستانە شانەی نووسوو کەشف بکەن کە سوۆشیال میدیا و پلتفۆرمەکانیان بەکارێناوە لە ڕێگەی چەند ئەلگۆریزمێک و توانیوانە ئەو نۆدی کۆنێکشنانە بدۆستنەوە کوردستان لە هەڕەشەی تیرۆر و تەقینەوە و کاری تێکدەرانە و خۆکوژی بپارێزن بەدەر لەوەی لە بواری ژینگا لە بواری کشت و کاڵە لە بواری ئەو کەلوپەلانی هاوردە ئەکرێن بۆ ناوخۆی وڵات ئێمە سنتەرەکانی ڕاوێژکاریمان هەیە لە زۆربەی کۆلێژەکانە زۆربەی ئەو موادانیەتە لای ئێمە بۆ پەڕی دڵسۆزیە و پشکنینی جۆرایەتی و کۆنتترۆل و پێوانە سازی بۆ کرێ تا بزانین شیاوە بۆ هاوڵاتیەکانمانیاننا ناڵێن هەمووی یەتە لای ئێمە بەڵام ئەوەی ئێتە لای ئێمە بە دڵسۆزانەوە کۆی بۆ مناڵ و کەسوکاری خۆمان پشکنینەکان بکەین ئەنجامیەدەین دەستان خۆش بێ هەر سەرکەوتوو بن سپاس بۆ تۆ مامۆساکەم ڕۆ لای ئێمە ئامادە بووی بە هیوای ئەوەی کە هەمیشە زانکۆی سلێمانی پێشەنگ بێت و کار لەسەر ئەوە بکەن کە بتوانن چەند قۆناغێکی باشتر ببڕنەوە پلەبەندیە زیاتر بێتە پێشترەوە و ئەمەش بە هەوڵی هەمووتانە بێت مامۆستا و دکتۆر و خوێنکارە بەڕێزەکان ئێمە دووبارە سپاسی تۆکەین ویوادارین کە ئەم بابەتانەشی کە پەیوەستە بە ڕۆژی جیهانیەوە بۆ هەموو جیهان ڕۆژەکە بە بەرزی ڕاگرن ئێمەش هەمیشە بە بەرزی ڕای برنجکە ئاستەکان باشە و بەرەو پێشکەوتنەوە دووبارە سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ ڕێستان و میوانداریتان ئینشاءالله هەروە